بریا ساڵێکی مۆسکۆ لە ئیستیکڤانێکی سیاسی گۆ لە ناوەندی ناودەوڵەتی پشتەوانی لێ بریار و هەلوێستا دیمەشقی دکرد. بریاردا بەهێزا خۆیان لەشکری بۆ ناوکریزە سووریایی دەرباز ببە. هاوکێشەیە سیاسی و لەشکری لوی وڵاتی گوهران. دەماگۆ ئۆپۆزیسیۆن نزیک بوو ژێر دیمەشقا پایتەخت و ژێر چەند تاخ و ئالیان بە دەربازی ناو دیمەشقی بوو. رووسیا بریاردا ئێریشن ئازمانی لە سووریای ئەنجام بدا. هژمارێک فڕۆکەین خۆگۆ نزیکی 40 فڕۆکە بوون شان سووریا. گۆری وەزارەتە بەرەوانیا رووسیای دەما ساڵێکیدا نزیکی 15,000 ئێریشن ئازمانی لە سووریای ئەنجامدانا. 5,000 ئامانج گرتنا. دناواندا 200 بنگهێن دەرخستنا بەترۆلێنا. ژالیە خۆڤەژی ڕەوانگەها سووریا مافی مرۆڤان گۆڕە و شاشەڕی سووریای دشۆپێنێ. دیەکەمین ساڵڤەگەرا دەست پێکردنە ئێریشن رووسیا ئامارین کوشتێن بێ موشەکێن رووسیای بەڵاو کرد. لە گۆری ئامارین ڕەوانگەهێ نە 1364 کەس دە ئەنجامە ئێریشن رووسیای دەهاتنە کوشتن و بێ ڤی ئاوای بەسەر وڵاتی و چەکدارین ئۆپۆزیسیۆنی و چەکدارین داعشیدا بەڵاو بوونا. ژالیە وڵاتیان ڤە 3804 کەس هاتنە کوشتن دناواندا 906 زارۆک هەنا. ژالیە داعشێڤە 2746 چەکداری وێڕی خستنی هاتنە کوشتن. ژالیە گروپێندنیە چەکدارڤە 2814 چەکدار بە ئێریشن رووسیایی هاتنە کوشتن. تەڤی گۆدێ دەستپێکی دە رووسیای ڕاگەاند ئێریشن وان لێ سووریای دێ 4 مەها درێژ بکە. لێ پشترا ئەڤدەم هات درێژکردن و دیەکەمین ساڵڤەگەرا ئێریشاندا کرێملن ڕاگەاند گوتو چارچۆڤەیە دەمیژێ بۆ ئۆپراسیۆنێن لەشکریان رووسیا لێ سووریایە نینە. پەیدارەیە کرێملین دیمتری پیسکۆڤ دێ کۆنگرەیەکە ڕۆژنەمەڤاییندە دیار کرد ئەگەر ئێریشن رووسیایی لێ سووریایی نەهات بە ئەنجامدان نەهات داعش و بەرەیان نوسرات دناو دیمەشقی دەبوون. هەروها پیسکۆڤ ڕەت کرد گۆ ئاماڕی ڕەوانگەها سووری ڕاست بن. لە گۆری چاودێرن شەڕی سووریایی رووسیا بێ ڕێیا ئۆپراسیۆنێن خۆ هاوکێشەیە سووریا هەیە ئاستەکی مەزنج ئالیە سیاسی و لەشکری ڤەگوهار و ڕۆڵە هژمارێک ئالی گۆ خۆرتبوون کریزە سووریایدا کێم کرد وەک ڕۆڵە قەتەر و سعودیە. هەروەها بریارە دەست پێکردنە ئۆپراسیۆنان لێ سەرعاردێ و دانوستاندنان ژە حکوومەتە سووریایی وەرگرتیا ونها مۆسکۆ لەگەل ئەمریکا ئاوای نەخشەیە سووریایی لێ پڕانیا واراندا دکێشن. ئیبراهیم ئادەم، NRT